کتێبی دەنگی کێ بەنهێنی حکمی جیهان ئەکات. ئەم کتێبە مەنسوور عەبدولحەکیم نووسیوێتی و هیلال سابر کردوێتی بە کوردی. ئەم بەرهەمە دەستگای چاپ و پەخشی ڕێنما بڵاوی کردوێتەوە و مافی دەنگیشی پارێزراوە بۆ پێشڕەو عومەر. کتێبی دەنگی کێ حکمی جیهانەکات لە ئامادەکردنی شوانەیە و بە دەنگی پێشڕەو عومەر پێشکەشەکرێت. ئالمۆرگان و ئیمپراتۆریەتی دارایی ئەمریکا. لە پەنجاکانی سەدەی 19دا سبنسەر مۆرگانی ئەمریکی کۆچی کرد بۆ ئینگلتەرا. لەوێ لەگەڵ بیرمەندێکی دیکەی ئەمریکی بە ناوی جۆرج بیبادی بووە هاوڕێ کە لەگەڵ بنەماڵەی ڕۆتشیلد کاری بازرگانیە کرد. بازرگانیەکان گەشەی کرد و ئەمیش سامانێکی زۆری پێکەوەنا تا لەم ڕێگەیەوە ئالمۆرگان پەیوەندێکی پتەوی لەگەڵ بنەماڵەی ڕۆتشیلدی بەریتانیدا پەیدا کرد و بووە بەکرێگیراوی نهێنی بنەماڵەی ڕۆتشیلد و بەرەی ئەمریکا بۆ بەرژەوەندیەکانی بارۆنی بەریتانی ڕۆتشیلدی ناسان مائیر کوڕی ڕۆتشیلد. ئەوە بوو ئالمۆرگان بووە یەکێک لە لقەکانی ئال ڕۆتشیلد لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و نوێنەری داراییان. ئینجا مۆرگان بەشداری جەنگی ناوخۆیی ئەمریکای کرد، بە فرۆشتنی چەک سامانێکی بێشوماری دەستکەوت. بنەماڵەی مۆرگان بوون بە یەکێک لە بەهێزترین ماڵە بانکیەکانی جیهان و جۆن بی مۆرگانی گەورەی بنەماڵەکە توانی لە ساڵی 1890دا دووبارە گەورەترین ڕێگە ئاسنینەکانی ئەمریکا ڕێک بخاتەوە. مۆرگان لە ساڵی 1893 یارمەتی حکومەتی ئەمریکایدا بۆ دەرچوون لە قەیرانی دارایی بە نزیکەی 62 ملیۆن دۆلار بە ئاڵتوونی بنەماڵەی ڕۆتشیلد پاڵپشتی یەدەکەکانی حکومەتی کرد. لە ساڵی 1890 سەرپەرشتیارەتی تێکەڵکردنی هەردوو کۆمپانیای ئێدیسۆن جەنەرال ئەلەکتریک و تۆمسۆن هاوستۆن ئەلەکتریکی کرد، پێکەوە کۆمپانیای جەنەرال ئەلەکتریکیان پێکێنا کە دەستی گرت بەسەر پیشەسازی ئامێرە کارەباییەکاندا لە ئەمریکا. ئینجا مۆرگان چەند کۆمپانیایەکی دیکەی ئاوێتە کرد بۆ پیشەسازی پۆڵە. لە ساڵی 1902 کۆمپانیای ئینتەرناشنال هارڤستری لە چەند کارگێکی کەلوپەلە کشتوکاڵیەکانی ڕکابەری یەکتر دروست کرد. کار و پرۆژەکانی ئیمپراتۆریەتی مۆرگان پەلی هاویشت. ئیدی لەو دەمەوە تا ئەمڕۆکەش دەستی بەسەر پیشەسازی دارایی ئەمریکی داگرتووە، تەنانەت هەر بەوەشەوە نەوەستا بەڵکو ئەو دامەزراوانەشی گرتەوە کە لە باج و سەرانە بەخشرابوون. دواتریش ئال ڕۆکفلەر هاتنە ڕیزی ئالمۆرگانەوە، گەرچی لە هەندێک شوێندا ڕکابەری یەکتریان کردبوو بەڵام لە کۆتاییدا هاتنە یەک بەرەی کارکردنەوە. گریڤن ئەڵێت ئەوان لە کۆتاییدا یەکیان گرت تا یەکێتیەکی بانکی نیشتیمانی دروست بکەن پاڵپشتی سیستەمی یەدەکی فیدراڵی بێ. ئەوە بوو لە کۆبوونەوەیەکی نهێنی لە ساڵی 1910 لە سەیرانگای تایبەتی مۆرگان لە جکلی ئیلاند نزیک کەناراوی جۆرجیا نەخشەی یەکەمی سیستەمی یەدەکی فیدراڵی کێشرا. ئال ڕۆکفلەر و ڕێکخراوە نهێنیەکان. ناوی جۆن دکتۆر ڕۆکفلەر چووە پاڵ ڕێکخراوە نهێنیەکانەوە. بنەماڵەی ڕۆکفلەر بوون بە یەکێک لە بنەماڵە خاوەن هێز و هەژمونەکانی ئەمریکا لە سەدەی ڕابردوودا. تەنانەت ڕۆژنامەی تەکساس ئەلریفیە لە بڵاوکراوەی خۆیدا لە ساڵی 1897 باسی ئەوەکە کە جۆن دی ڕۆکفلەر هەموو ڕۆژێک کاتژمێر 10:30 شەو ئەخەوێت و کاتژمێر 7 بەیانی لە خەو ئەڵاسێ. سەرەڕای ئەوەش هەموو بەیانیەک لە ماوەی ئەو 8 کاتژمێر و نیوەدا کە نووسووە 170,705 دۆلار ئەچێتە سەر سامانەکەی.
لە دەستپێکی جەنگی نێوخۆیی ئەمریکا ڕۆکفلەر دەڵاڵی شمەکە کشتوکالیە بچووکەکان بوو لە کلیفلاند ئۆهایۆ، پاشان بوو بە بازرگانی نەوت و خۆی و هاوبەشەکانی لە ساڵی 1863دا بوونە خاوەن پاڵاوگەینەوت. پاشان لە ساڵی 1970 کۆمپانیای ستاندارد ئۆیلی لە ئۆهایۆ دامەزران. هاوکاریەکانی بنەماڵەی ڕۆتشیلد یەکێک بوون لە هۆکارە سەرەکیەکانی گەشەسەندنی سامانی بنەماڵەی ڕۆکفلەر، تا ئەوەی ئال ڕۆکفلەر پرۆسەی گواستنەوەی نەوتیان قۆرەخ کرد و دەستیان گرت بەسەر لە سەدا 95 نەوتی ئەمریکادا. لە ساڵی 1882دا ڕۆکفلەر توانی یەکێتیەکی قۆرەخکاری دابمەزرێنێ کە بریتی بوو لە دامەزراوەی ستاندارد ئۆیل ترەست لە ویلایەتە یەکگرتووەکان، بەڵام دادگای باڵای ئۆهایۆ فەرمانی هەڵوەشاندنەوەی ئەم یەکێتی قۆرەخکاریەی ترۆستی دەرکرد. بەڵام ڕۆکفلەر لە ساڵی 1899 بنکەی دامەزراوەکەی گواستەوە بۆ نیویۆرک، پاشان ناوی دامەزراوەکەی نا ستاندارد ئۆیل کۆمپانی ئف نیوجەرسی. دیسانەوە لە ساڵی 1911 دادگای باڵای ویلایەتەکان ڕێگری لەم یەکێتیە قۆرەخکاریە کرد و فەرمانی هەڵوەشاندنەوەی دەرکرد و لەگەڵ فەرمانەکەدا ئەمەش هاوپێچکرا بوو. 7 پیاوی دامەزراوەکە پیلانیان جێراوە دژی هاو نیشتیمانیەکانیان، بۆیە لە پێناوی سەلامەتی کۆمارەکەدا ئێمە بڕیارمان داوە بە هاتنی مانگی نۆڤەمبەر ئەم پیلانجێڕیە ترسناکە بوەستێنین. پیلانجێڕەکانی ئال ڕۆکفلەر کۆتایی پێنەهات، بەڵکو یەکێتی قۆرەخکاری دیکەیان دامەزراند و تەنها ناوەکانیان گۆڕی. پاش کۆتا بڕیاری هەڵوەشاندنەوە 8 کۆمپانیای دیکەیان دانا. هەڵوەشاندنەوەی یەکێتێکە لە ساڵی 1911 بووە هۆی پتربوونی سامانی ڕۆکفلەر بۆ خاوەنی پشکی 4 لە 33 کۆمپانیای نەوتدا، پاشان بەهۆی هەڵوەشاندنەوەی کۆمپانیای ستاندارد ئۆیل کۆمپانی ڕۆکفلەر بوو بە بلیۆنێری یەکەمی ئەمریکا. لە لێکۆڵنەوەکیشدا کە ئەو کات بۆ خاوەندارەتی حەقیقی لە گەورە دامەزراوەکانی ئەمریکادا لەلایەن دەستەی دڵنیایی و قەرەبووکردنەوە ئەنجامدرا بوو، تیایدا هاتبوو دابەشبوونی خاوەندارەتی لە 200 گەورەترین دامەزراوەی ناداراییدا لە ساڵی 1940 ممتەلەکاتی ڕۆکفلەر نزیکەی لە 120 پشکە دیارەکان بوو. پاش مردنی ڕۆکفلەر لە ساڵی 1937 دوای خۆی ئیمپراتۆریەتێکی زەبەلاحی بەجێهێشت، ئیمپراتۆریەتی نەوت. سەرباری چەندین دامەزراوە و کۆمپانیای دیکە وەکو دامەزراوەی ڕۆکفلەر بۆ توێژینەوە پزیشکەکان ساڵی 1901 زانکۆی شیکاگۆ و دامەزراوەی ڕۆکفلەر و بێجگەلەوانش بنەماڵی ڕۆکفلەر بەردەوام بوون لە دەستگرتنیان بەسەر بازاڕی نەوت و پیشەسازیەکانی دیکەی ئەمریکادا و لەوێشەوە دەستگرتن بەسەر بڕیاری سیاسی ئەمریکادا. ڕۆکفلەری باوک یان جۆن دی ڕۆکفلەر 5 کوڕی لە دوای خۆی بەجێهێشت: جۆنی سێم و نیلسن و لۆرانس و دێڤید و نیسرۆپ. کوڕە گەورەکە بە ناوی جۆنی سێم سەرۆکی کۆمەڵەی ڕۆکفلەری گرتە دەست کە ژمارێک ئێزگەی هەواڵی جیهانی دامەزران وەکو سەنتەری هندی نێودەوڵەتی و هیتریش. هەروەها ئەنجومەنی دانیشتوان و نەخشەتدا ڕێژی خێزانی دامەزران. جۆنی سێم لە ساڵی 1958 مرد و کوڕەکەی خۆی بە ناوی جۆن جی داڤیدسۆن ڕۆکفلەر جێگرتەوە کە هەڵبژێردرا بۆ حاکمی ویلایەتی ڤێرجینیای ڕۆژاوە. نیلسۆن ڕۆکفلەریش کە پێش جەنگی دووەمی جیهانی کۆچی کرد بۆ ڤەنزوێلا و توراسی باشووری ئەمریکای دۆزیەوە و دەستی گرت بەسەر بازرگانی پەترۆڵ و کرایە ڕێخەری کاروباری ناوخۆی ئەمریکا و هەروەها حاکمی ویلایەتی نیویۆرک بۆ 4 خول. لە ساڵی 1953 کرایە جێگری وەزیر و ئەیزنهاوەر کردی هاوکاری تایبەتی کاروباری ناوخۆ.
هەروەها لەلایەن پارتی کۆماریەوە پاڵێورا بۆ سەرۆکاتی، بەڵام لەم ئاستەدا نەخشەکەی کۆتایی پێهات لەلایەن نیکسۆنەوە لە ساڵی 1960 و 1968. دواتر ساڵی 1974 لەلایەن سەرۆک جێرالد فۆرد کە سەرۆکایەتی ئەمریکای گرتە دەست پاش دەست لە کارکێشانەوەی نیکسۆن دەست نیشان کرا بۆ جێگری سەرۆکایەتی. نیلسۆن ڕۆکفلەر لە هەفتایی تەمەنیدا و لە ڕەوشێکی تەمومژایی و جێمشتومڕدا کە پەیوەست بوو بە یەکێک لە خانمە هاوکارە پیشەیەکانی کۆچی دوایی کرد. برای لەو بچووکتری ڕۆکفلەری باوک کە دەیڤید ڕۆکفلەر بوو هەندێک ناو و ناوبانگی پەیدا کرد. پاش تەواوبوونی خوێندنەکەی لە بەریتانیا و گەڕانەوە بۆ ئەمریکا و بەشدار بوو لە جەنگی دووەمی جیهانیدا و پاشان کرایە سەرۆکی ئەنجومەنی ئەمیندارەتی پەیمانگای ڕۆکفلەر و کاری لە بەڕێوەبردنی بانکەکاندا کرد. پاشان بووە باڵیۆزی ئەمریکا لە دادگای قەدیس جەیمس لە بەریتانیا. پاشان لە ساڵی 1940 بوو بە یارمەتیدەری وەزیری جەنگ و لە ساڵی 1949 بۆ 1952 حاکمی ئەمریکی و ئەفسەری پلەباڵا لە ئەڵمانیا و لە ساڵی 1941 چووە نێو ئەنجومەنی پەیوەندەکانی دەرەوە. لە ساڵی 1950 بوو بە جێگری سەرۆکی ئەنجومەنەکە. هەژموونی سیاسی دەیڤید ڕۆکفلەر گەیشتە ئەوەی ببێتە یەکێک لە گرنگترین پیاوە سیاسیەکانی ئەمریکا. ئەوە بوو لە ساڵی 1976 سەرۆکی ئوسترالیا مالکۆم کاتێک سەردانی ئەمریکای کرد چاوی پێیکەوت پێش ئەوەی چاوپێکەوتن لەگەڵ خودی سەرۆکی ئەمریکا بکە، گەرچی دەیڤید ڕۆکفلەر ئەو کات لە هیچ پۆستێکی حکومی فەرمیدا نەبوو، بەڵام هەژموونی ئاشکرای بنەماڵەی ڕۆکفلەر و دەستگرتنیان بەسەر ئابووری گەورەترین دەوڵەتی جیهاندا ئەم ماف و گرنگیەتی پێدا بوو. تۆمار ئاردای و ئال هارمۆن زیکلەر لە پەرتووکەکەیاندا گاڵتەی دیموکراسیە دووتویانە. هێشتا بە شێوەیەکی بەرچاو نەوەکانی بنەماڵەی ڕۆکفلەر هەمان بایەخی کۆن و دەسەڵاتی باوانیان بەسەر بڕیاری سیاسی و ئابووری ئەمریکا و جیهانیشدا هەیە و ئەوەی لە ئەمریکا گوزەرێ حکمی دەستەبژێر نخبەیەک نەک حکمی جەماوەر. ژیانی دیموکراسی لە سەدەیەکی ئابووری زانستی ئەتۆمیدا هەر بەوێنەی کۆمەڵگەیەکی تۆتالیتاری دیکتاتۆری خاوەن زەبر و زەنگ بەدەستی کۆمەڵێک پیاوەوەیە و هیچ جیاوازیەکی نییە. سەرڕای جیاوازیەکانیان لە میکانزمی تایبەت بە دیراسەکردنی هێز و دەسەڵاتدا لە ئەمریکا. ئەوە خوێنکاران و زانایان و کۆمەڵناسان بە یەکسانی کۆکن لەسەر ئەوەی کە کلیلی بڕیارە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکان بەدەستی کەمینەیەکی زۆر کەمەوەیە. حکوومەتی نهێنی دەستورێکی نییە. ئەو یاسایانەشی پەیڕەویانەکە ئەو یاسایانن کە خۆی دروستیانەکە. ئەمە قسەی ئەهلی سیاسەت و شارەزایان بووە لە کۆن و نوێدا. هەندێکیش فکرەی بوونی ڕێکخراوە نهێنیەکان ڕەدەکەنەوە کە لە پشت پەردەوە دەستیان بەسەر جیهاندا گرتووە. سەرنجامیش بیردۆز و فکرەی پیلانجێڕیش ڕەدەکەنەوە و ئەکەونە گومان لێی. کەچی واقعی هاوچەرخ و ئێستا بیرکردنەوەی ئەو کەسانە ڕەدەکاتەوە و جەخت لە بوونی ڕێکخراو گەلێکی نهێنی کۆن و نوێژەکاتەوە کە جیهان بەڕێو ئەبن. هەروەها جەخت لە بوونی پیلانجێڕێگەکاتەوە لە دژی هەموو مرۆڤایەتی کە لەلایەن جوولەکە و زایۆنەکانی ماسۆنیەتەوە نەخشەی بۆ کێشراوە. ئەو دەستە شاراوانش کە بە نهێنی جیهان بەڕێوەبن هەوڵ بۆ یەک ئامانجەدەن، گەرچی بە درێژایی سەدەکان ناوی جیاوازیان لە خۆیان ناوە. لەوانەیە ئەمڕۆ ئامانجەکە ڕوون بووبێتەوە. ئەویش بریتیە لە گەیشتن بە دەوڵەتی تاکجەمسەر و ئەو حکومەتە جیهانیەی کە ئەو پیاوەی هەندێک نکۆڵی لە بوونیەکەن سەرۆکایەتی بکە. زۆر کەس گەرچی ڕێباز و ئاین و بیرروباوەڕشیان جیاوازی هەبووە،
وریاییان داوە دەربارەی ئەم حکومەتە شاراوە و نهێنیە و چەندین بڵاوکراوەیان دەرکردووە کە هەڵگری ئەم ناونیشانە بووە، حکومەتی شاراوە. دیارترینیشان پەرتووکی حکومەتی شاراوەی هەردوو نووسەر دەیڤید وانەر و تۆماس بیڕوس لە سەرەتای شەستەکاندا و دەستگای هەواڵگری ئەمریکی هەوڵی شاردنەوەیدا و ڕێگری لە بڵاوبوونەوەی کرد. هەروەها پەرتووکی حکومەتی دەستی شاراوە یان حکومەتی شاراوەی جیهانی سبیرۆفش کە بەهۆی ئەم نووسینەوە لەسەر دەستی ماسۆنیەتی جیهانی گۆڕی بۆ خۆی هەڵکەن. گومانی تێدا نییە کە دۆزینەوەی ڕێکخراوە نهێنیە سیاسی و ئابوووریەکان نایەتە بوون مەگەر پاش تەواوبوونی ڕۆڵیان یاخود ئەوەی کە هەندێک لە پەڕاوەکانیان ئەکەوێتە دەست هەندێک لەو کەسانەی سەرکێشی بە گیانی خۆیانەوەکەن و بڵاویان ئەکەنەوە و لە کۆتاییدا ڕوو بە ڕووی مردن ئەبنەوە. هەندێک ڕێکخراوی نهێنیشان ناو و کارە ڕواڵەتیەکانیان ئاشکران بەڵام ئامانجە ناوەکیەکانیان پێچەوانەیە وەکو ماسۆنیەتی ئازاد و هەیئەت ثولاتیە و ئەنجومەنی پەیوەندیەکانی دەرەوە. بۆیە چەندین کەسایەتی گشتی و سیاسی بەبێ ترس یان بەبێ شەرم ئەچنە ناویانەوە. ئەوە تا سەرۆک بۆش ئەندام بوو لە ڕێکخراوی دەستەی سیانینە و ڕێکخراوی ئەلجومجمە وەلعیظام. کابینەکەی سەرۆک کارتەریش پڕ بوو لە ئەندامانی دەستەی سیانینە، هەروەها ئەندامانی کابینەکەی سەرۆک کلینتۆنیش. هەر بۆیە جۆن ئێف ماکانوس لە بڵاوکراوەیەکی دانووسیوەتی بیڵ کلینتۆن باشەزانێ کە ئەو خزمەتی سەرۆگەکە چونکە ئەندامانی ئەو ڕێکخراوە نهێنی وا لە ناویاندا ئەویان هەڵبژاردووە چاوەڕێکەن ئەویش نەخشە و پلانەکانی ئەوان جێبەجێ بکە. بەم شێوەیە دەستەی سیانینە لە سەرەتای سەدەی بیستەمدا بەشدارێکی کارابوون لە هێنانەکایی چەمکی یەکجیهانیدا ئەلعەولەمە واتە جیهانگیری. ئەگەرچی بیرۆکەی بوونی یەک جیهان لە ژێر یەک سەرکردایەتیدا ئەگەڕێتەوە بۆ چەند سەدەیەک بەر لە سەدەی بیستەم، بەڵام هەنگاوە جدیەکان بە دیاریکراوی لەگەڵ دامەزراندنی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستیان پێکرد. ئەنجومەنەکە چالاکیەکانی خۆی بە کارایی دوابەدوای جەنگی یەکەمی جیهانی دەست پێکرد. ئەو کاتەی کە لە نیویۆرک لە ساڵی 1970دا ڕاوێژکاری سەرۆکی ئەمریکی ویلسۆن لەگەڵ نزیکەی 100 پیاوی دیار لە سیاسەتمەداران و ئابووری ناسان بۆ گفتوگۆکردن سەبارەت بە ڕەوشی گیان لە پاشجەنگ کۆبەوە. تیایدا 24 خاڵە بەناوبانگەکەی سەرۆک ویلسن خرانە بەرباس و جێبەجێکردنەوە. بانگی جیهانیان کرد بۆ لای جیهانگەرایی ئەولەمە و پێکێنانی دامەزراوەیەکی گشتی بۆ نەتەوەکان. ئەوە بوو ئەنجومەنی کاروباری نێودەوڵەتی بە یەک لقەوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لقێکی دیکەش لە بەریتانیا دامەزرێنرا، پاشان ناونرا ئەنجومەنی مەلەکی بۆ کاروباری نێودەوڵەتی. ئەرک و ئیشی ئەم ئەنجومەنە ئاراستەکردنی ڕایگشتی جیهانی بوو بۆ پەسەندکردنی بیرۆکەی یەک حکومەتی جیهانی یان ئەولەمە. دواتر لە ساڵی 1921 لقی ویلایەتە یەکگرتووەکانی تێکەڵکراو ناوەکەی گۆڕا بۆ ئەنجومەنی پەیوەندیەکانی دەرەوە. دەقی ناوخۆیی یاسای ئەنجومەنەکە بەو شێوەیە بوو کە هەر کەسێک وردەکاریەکانی پەیوەست بە کۆبوونەوەکانی ئەنجومەنەکە ئاشکرا بکە بە شێوەیەک سوکایەتی بکە یان یاسا و ڕێساکانی ئاشکرا بکە لە ئەندامێتی ئەکرێتە دەرەوە. بۆیە ئەنجومەنەکە ناوزەت کرا بەوەی گوایە ڕێکخراوێکی نهێنیە. ئەنجومەنی دامەزرێنەران پێکاتبوون لە کۆڵنێل هاوس، سیناتۆر و وەزیری پێشووتری دەرەوە، ئیلیا هۆڕۆت، ڕۆژنامەوان وۆڵتەر لیبیمان، جۆن فۆستەر دۆلیس و کریستیان هێرتەر کە وەک دوو وەزیری دەرەوە کاریانە کرد، ئالەن ئەخۆدولیس کە وەک بەڕێوەبەری هەواڵگری ناوەندی ئەمریکی و دامەزرێنەرێکیش کاری کردبوو. هەروەها سەرۆکی ئەنجومەنەکە ملیۆنەر جۆن دەبلیو دەیڤس کە پەیوەندی لەگەڵ ئال مۆرگان هەبوو، جێگری سەرۆک کە بریتی بوو
لە بۆل کرافات یەکەمین سەرۆکی ئەنجومەنەکە ڕاسڵ لیڤینگویل بوو کە یەکێک بوو لە هاوبەشەکانی مۆرگان. دواتریش وتیان ئەنجومەنەکە بە توندی بەسراوە بە بەرژەوەندیەکانی ئال مۆرگانەوە. سپۆنسەری دارایی ئەنجومەنەکە پارەدار و خاوەن بانکەکانی وەک مۆرگان و جودەری ڕۆکفلەر و بێرنارد بارۆخ، جاکوب سکیف، ئۆتۆخان بۆلباربیرگ و دامەزراوە گەورەکانی وەک دامەزراوەی زیرۆکس، جەنەرال مۆتۆرز، بریستۆل مایرس کویپ، تیکساکۆ، جێرمان مارشال، فنزا ماکنایت فاوندیشن و فۆرد فاوندیشن و زۆرێکی دیکە بوون. ئەو لێکۆڵینەوانەی سەنتەری توێژینەوەکانی سەرمایەداری بڵاویان کردەوە، سەلماندیان کە ئەندامانی ئەنجومەنی پەیوەندیەکانی دەرەوە پەیوەندیان بە ڕێکخراو گەلێکی خاوەن دەسەڵاتی بەهێزی ئابووری و سیاسیەوە هەیە، وەکو لیژنەی پەرەسەندنە ئابووریەکان و دامەزراوەی ئابووری نێودەوڵەتی و لیژنەی بەرپرسی بودجەی فیدراڵی و یەکێتی کۆمپانیاکانی کار، پەیمانگای ئاینی، بازنەی خولاوەی بازرگانی، ئەنجومەنی ڕکابەریەکان، ژووری بازرگانی ئەمریکی، هاوپەیمانەتی کاری نیشتیمانی، پەیمانگای بڕۆکینگەر، یانەی ڕۆشنبیری بۆ کارە باڵاکان، پەیمانگای واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک، سەنتەری سیاسی جەماوەر و ڕەوشت، پەیمانگای هۆڤەر، سەنتەری لێکۆڵینەوە استراتیژی و نێودەوڵەتیەکان، ڕێکخراوی شوێنەوارناسی وشکانی و ئەنجومەنی ئەمریکی بۆ پێکێنانی سەرمایەداری. بەم جۆرە ئەبینین مەترسی و هێزی ئەم ئەنجومەنە چەندە زۆرە و ڕۆڵی سەرەکی جێراوە لە سیاسەتی ئەمریکادا لە جەنگی دووەمی جیهانیەوە تا ئێستا. سەرکەوتوش بووە لە بەدیهێنانی ئامانجەکانی و سەپاندنی جیهانگەرایی ئەولەمە لەم دواییانەدا بەسەر زۆرترینی دەوڵەتانی جیهاندا. لە گرنگترین کارەکانی ئەنجومەنەکە هەڵبژاردنی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان و قۆرەخکردنی بازاڕی نەوت و دراوە، ئەوەش بە مەبەستی بەدیهێنانی ئامانجە باڵەکەیان کە دەستگرتن و زاڵبوونە بەسەر جیهاندا. لە پەرتووکی کیسنجەر عەلەل ئەریکەدا ئەدمیرال وارد و فیلیس سکالفەلی بابەتەکەیان باس کردو، ئەڵێن کاتێک ئەندامەکانی سەرکردایەتی ئەنجومەنەکە بڕیارەدەن کە پێویستە ویلایەتە یەکگرتووەکان سیاسەتێکی دیاریکراو پەیڕۆ بکە، ئەوە سەرجەم ئاسانکاریەکانی توێژینەوە جەوهەریەکانی ئەنجومەنەکە ئەخرێنە بواری جێبەجێکردنەوە بە پەرێپێدانی مشتومڕی فکری و سۆزداری بۆ پاڵپشتی لە پلان و سیاسەتە نوێیەکە و بۆ ئاراستەکردن بە شێوەی فکری و سیاسی و پوچاڵکردنەوەی میزداقیەتی هەر ئۆپۆزیسیۆنێک. زمان حاڵی ئەنجومەنەکەش ڕۆژنامەی فۆریگن ئەفایرسە، واتە پەیوەندیەکانی دەرەوە. لە نمونەی دەستگرتنی ئەنجومەنەکە بەسەر حکومەتی ئەمریکادا درەوشانەوەی ئەستێرەی هێنری کیسنجەرە لە ساڵی 1955. کیسنجەر تەنها ئەکادیمیستێکی نەناسرا بوو، بەڵام بە هاوکاری نیلسۆن ڕۆکفلەر ئەستێرەی کیسنجەر لە ئاسۆدا درەوشایەوە. لە ڕێگەی ئەنجومەنی پەیوەندیەکانی دەرەوە کیسنجەر توانی سپۆنسەرەتی توانای چوونن ناوە بۆ ناو بەرپرسانی وزەی ئەتۆمی و سلکە سەربازیەکان و هەواڵگریەکانی ناوەندی ئەمریکی بەدەست بێنێ. پاشانیش بوو بە وەزیری دەرەوەی ئەمریکا. دواتریش ئەندامانی ئەنجومەنی دەرەوە وەک کۆنسڵ لە وڵاتانی مەزنی جیهاندا دامەزرێنران و ئێستا کە زیاتر لە 12 ئەندام لە ئەنجومەنی یاسادانان و ئەنجومەنی پیرانی ئەمریکا لە ئەندامانی ئەنجومەنی پەیوەندیەکانی دەرەوەن. دەیڤید ڕۆکفلەر سەرۆکاتی ئەنجومەنی پەیوەندیەکانی دەرەوەی گرتە دەست. اینجا ڕێکخراوی دەستەی سیانینەی دامەزران بۆ لادانی سەرنجی خەڵک لەسەر چالاکیەکانی ئەنجومەنەکە و کردنی ئەم ڕێکخراوە بە ڕێکخراوێکی زیاتر جەماوەری. هەر یەک لە دەستەکە و ئەنجومەنەکەش نمونەیەکی بچووکراوەی ئەو ڕێکخراوە شاراوانن کە سیاسەتی جەماوەر بەڕێوە بن بەرەو ئامانجەکانی هزری تەوراتی زایۆنی. بریزنسکی هەڵسا بە ڕۆڵی دامەزرێنەری دەستەی سیانینە. ئەوە بوو کە ئەو بیرۆکەی خستە مێشکی ڕۆکفلەرەوە و لە ڕۆژنامەی ئەنجومەنی پەیوەندیەکانی دەرەوەدا نووسی.
پێویستیەک لە ئارادایە بۆ ئەوەی میکانزمێکی نوێی زیاتر بەرفراوان بگیرێتە بەر کە بریتیە لە دروستکردنی کۆمەڵێک لە گەلانی پەرەسەند و کە بتوانن بە شێوەیەکی کارە خۆیان ببەنە پێشەوە لەو کێشە و گرفتە گەورەترانەی کە ڕووبەڕووی ڕەگەزی مرۆیی ئەبنەوە و ئەنجومەنێک نوێنەرایەتی ویلایەتە یەکگرتوەکان و ئەوروپای ڕۆژئاوە و یابان بکە سەرباری هەڵسان بە چاوپێکەوتنی ڕێکخراو لەلایەن سەرۆک حکومەتەکانەوە لەگەڵ بەکارهێنانی هەندێک میکانزم و بەڕێکردنی هەندێک کاروباری وەستا و ئەشێ سەرەتایەکی نوێ بێ. لە پەرتووکەکەیدا بە ناوی ڕۆڵی ئەمریکا لە سەردەمی تەکنەلۆژیای ئەلەکترۆنیدا برینزسکی وتی ڕاگەاندنی سیادەتی دەسەڵاتی نەتەوەی چەمکێکی پەسەندکراو نییە، بەڵکو باشتر وایە بە ئاراستەی کۆمەڵگەیەکی گەورەتر لەلایەن نەتەوە پەرەسەندوەکانەوە جوڵە بکەین لە ڕێگەی چەندین لینکی ناڕاستە و خۆوە سەرباری چەندین پەرەسەندنی ڕێکخراو لەگەڵ سیادەتی نەتەوەیی. وتیشی گەرچی ئامانجی پێکێنانی کۆمەڵەیەک لە نەتەوە گەشە سندوەکان ئامانجێکی بچووکترە لە ئامانجی حکومەتی جیهانی، بەڵام لە ئێستایە ئیمکانیەتی ئەوەیان زیاترە. بەم جۆرە برێزسکی ئامانجەکانی دەستەی سیانیەی دیاری کە بریتین لە جێبەجێکردنی پلانەکانی ئەنجومەنی پەیوەندیەکانی دەرەوە بۆ هێنانەدی یەک حکومەتی جیهانی یان عەولەمە، بۆیە لە باڵاترین ئامانجەکانی دەستەی سیانینە دانانی زۆرترین ژمارەی ئەو کەسانە بوون کە بایەخیان بە هاوکاری نێودەوڵەتیەدا. ڕێکخراوی بیلدەربێرگەرس کۆمەڵێک پیا و ژنی بەهێز لە خۆگرێ وەک خانەدانەکانی ئەوروپا و سەرکردە و بزنسمانەکان کە بە شێوەیەکی نهێنی هەموو ساڵێک کۆبنەوە بۆ گفتوگۆی پرسە گرنگە هەنووکەیەکان پلانی نهێنی دانێن بە مەبەستی دروستکردنی ڕووداوەکان و بەڕێوەبردنی ڕووداوەکانی جیهان. زۆرێک لە ئەندامانی ئەم ڕێکخراوە لای خەڵک نەناسراون. یەکێک لە ئەندامانی ئەم ڕێکخراوە هارۆڵد ویلسنی سەرۆکوەزیرانی پێشووتری بەریتانیایە لە ماوەی 1970کانی سەدەی 20دا لە پۆستی سەرۆکی بەشی سیاسی ڕێکخراوەکەدا بوو پێشەوەی سەرۆکایەتی وەزیران بگرێتە دەست. یەکێکی دیکە لە ئەندامانی ئەم ڕێکخراوە بیڵ کلینتۆنی سەرۆکی پێشووتری ئەمریکا بوو. بوونی بە ئەندام لەم ڕێکخراوەدا سەرەتای درەوشانەوەی بوو وەک سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکان. ئەوە بوو لە ساڵی 1991 بیڵ کلینتۆن لەو کاتەی حاکمی ویلایەتی ئەرکانساسی ئەمریکی بوو لەلایەن ڕێکخراوەکەەوە ڕێزی لێنرا و دوای ئەوە خۆی پاڵاوت بۆ پۆستی سەرۆکایەتی. شیای باسە دامەزراندنی ئەم ڕێکخراوە لە پەنجاکانی سەدەی 20دا بوو. پاش چەند دیمانەی نافەرمی لە نێوان ئەندامانی دەستەبژێری ئەوروپا لە چلەکاندا وەزیری دەرەوەی هەندێک دەوڵەتی ئەوروپی هاتنە ڕیزەکەوە وەک شازادەی هۆڵەندا بێرنارد و سۆسیالیستی پۆڵۆنی دکتۆر جۆزیف هیرۆنیم ڕتینگەر دامەزرێنەری جوڵانەوەی ئەوروپی لە پاش جەنگی دووەمی جیهانی کە دواتر بەوە ناسرا باوکی ڕێکخراوی بیلدەربێرگەرس بێ. هەر بۆیە بانگهێشتی دکتۆر ڕتینگەر کرا بۆ ئەمریکا لەلایەن ئەنجومەنی پەیوەندیەکانی دەرەوە لە ڕێگەی هاریمانی باڵیۆزی ئەمریکاوە کاندامی ڕێکخراوەکە بوو. دکتۆر ڕتینگەر هەر یەک لە دەیڤید ڕۆکفلەر و نیلسۆن ڕۆکفلەر و جۆن فۆستەر دوبلس و هەروەها وۆڵتەر بیدڵسمیس بەڕێوەبەری ناوەندی هەواڵگیری ئەمریکای چاوپێکەوت. پاش چەند کۆبوونەوەیەکی بەرفراوان ڕێکخراوەکە لە ئەمریکا دامەزرا. شازادەی هۆڵەندی بێرنارد بە شێوەیەکی کارا و کاریگەر بەشداری لە ڕێکخراوەکەدا کرد و پاڵنەرێکی بەهێز بوو بۆ ڕێکخراوەکە. شازادە ئەندامێکی پێشووی ڕێکخراوی نازیەت شۆتز ستافڵ بوو. پاش ئەوەی ئەڵمان پەلاماری هۆڵەندایدا ڕۆشت بۆ ئینگلترا و لە پاش جەنگ ڕۆتشیلد هانی شازادەیدا بۆ دامەزراندنی ڕێکخراوی
بیلدەربێرگەرز و ئەویش سەرۆکایەتی ڕێکخراوەکەی کرد تا ساڵی 1979 و دواتر دەستی لە کارکێشایەوە پاش پرۆپاگەندەی وەرگرتنی بەرتیل لە کۆمپانیای بوکهیت بۆ ئەوەی یارمەتی فرۆشتنی فڕۆکەکان بدا لە هۆڵندا. دواتر سەرۆکایەتی ڕێکخراوی بیلدەربێرگەرز چووە دەست لۆرد بێتەرکار یەنگتۆنی وەزیری پێشووتری بەریتانیا و سکرتێری گشتی ناتۆ و سەرۆکی پەیمانگای شاهانە بۆ کاروبارە نێودەوڵەتیەکان کە بە دەستە خوشکی ڕێکخراوی ئەنجومەنی پەیوەندیەکانی دەرەوە دائەنرێ. ئەم لۆردە لە پەیوەندێکی بەردەوامدا بوو لەگەڵ ئیمپراتۆریەتەکەی ڕۆتشیلد. هەر بۆیە نیل ویلگسی نووسەر ئاماژەی پێداوە کە ئەندامانی بیلدەربێرگەرز جۆرێکن لە ئەندامانی نافەرمی ئەنجومەنی پەیوەندیەکانی دەرەوە لەسەر ئاستی نێودەوڵەتیش پەلیان هاویشتووە. واتە ئەندامەکانی ئەو ڕێکخراوە گرنگە مەترسیدارە دەستەبژێری ئەنجومەنی پەیوەندیە نێودەوڵەتیەکانن. جۆن کۆڵمانیش هەمان شتی باس کردووە کاتێک بەڕاشکایی و توێتی کە کۆنگرەی بیلدەربێرگەرز M16یان M16 بەریتانی دروست کردووە بە ڕێنمایی پەیمانگای شاهەنشای بەریتانی بۆ کاروبارە نێودەوڵەتیەکان پەیوەندیەکانی لەگەڵ هەواڵگری ویلایەتە یەکگرتووەکان بە هەن وەرگرتووە و هەروەها بە شێوەیەکی یاسایی بەڵگەشت دێنێتەوە کە کۆنگرەکانی بیلدەربێرگەرز بەلای کەمیەوە لەلایەن هەواڵگری ناوەندیەوە CIA هەژدە سەرپەرشتی کراوە و ڕێخستنی بۆ کراوە. پاش بە دوواداچوونێکی چەند ساڵەی ڕۆژنامەنووس جەیمس بی تاکار سەبارەت بە چالاکیەکانی ڕێکخراوی بیلدەربێرگەرز وتی بەرنامەکانی ئال بیلدەربێرگەرز تا ڕادەیەکی زۆر تایبەتن بە کۆمەڵەی برایەتی دەستەی سیانینە. هەردوو ڕێکخراوەکەش سەرکردایەتیەکی بەیەکداچووی هۆگربەیەک و دیدێکی هاوبەشی جیهانیان هەیە. دەیڤید ڕۆکفلەر دەستەی سیانینەی دامەزران بەڵام بەو پەڕی دەسەڵات و هەژمونەوە بەشداریشە لە ڕێکخراوی بیلدەربێرگەرزی نزیکتر لە بنەماڵەی ڕۆتشیلدی بەریتانی و ئەوروپیەوە. ئەمەش شرۆڤەی ئەو هاریکاریە زۆر و بەشداری بەریتانیەکانەکە بۆ ئەمریکا لە جەنگە داگیرکاریەکانی ئەم دواییانەدا و هەروەها دژی ئەفغانستان و عێراق و هەڕەشەکردنی لە دەوڵەتانێکی دیکەی وەک ئێران و سووریا و سۆدان و لیستێکی درێژ لەو دەوڵەتانی ئەمریکا بە هاوبەشی بەریتانیا ئەیەوێت دەست بگرێ بەسەریاندا لە ژێرناوی بەرەنگاربوونەوەی تیرۆردا. کۆبوونەوەکانی بیلدەربێرگەرز بە زۆری یەکجار لە ساڵێکدا لە سەیرانگەکانی گیان و بەو پەڕی نهێنیەوە ئەنجامەدرێن. سەرەڕایبوونی دەستگا ڕاگەاندنەکانی ئەمریکا و ناساندنی بەوەی گوایە کۆبوونەوەی سیاسی و فەرمین پێشتر پێشنیاری دامەزراندنی بازاڕی ئەوروپی هاوبەشی کردبوو وەک چۆن جۆرج ماکی باڵیۆزی پێشووی ئەمریکا لە ئەڵمان و ئەندامی ڕێکخراوەکە بەڕاشکاوی دانی بەوەدانە کەوتی ئەو هاوپەیمانەی ڕۆما کە بازاڕی ئەوروپی هاوبەشی هێنایە بوون لە کۆبوونەوەکانی بیلدەربێرگەرزدا بەسترا و تەغزیە کرا. ڕۆژنامەنووسی سکۆتلەندی جیم ماکبث دەربارەی کۆبوونەوەکانی بیلدەربێرگەرز نووسیوێتی و لە مەقالەیەکیدا بەناونیشانی جیهان هەمووی لە دەستی خۆیاندایە ئەڵێ هەر کەس لە ئوتێلەکە نزیک بۆیەتەوە و دار عەسایەکی پێنەبوایە بۆ دەستگرتن بەسەر هەسارەکەدا ڕەت ئەکرایەوە. وەسفی بەرنامەی میوانداریکردنی ڕێکخراوەکەی بەوە کردووە کە پرۆگرامێکی نێودەوڵەتی بوو لە دیارترین دەوڵەمەندان و خاوەن هێز و هەژمونەکان. 120 پیا و ئافرەتی جێی متمانەی خۆیان کۆبوونەوە بۆ دانانی بیل کلینتۆن لە نووسینگەی کۆشکی سپی. هەر ئەوانیش مارگرێت تاتچەر لە ژمارە دەی شەقامی داوتینگ ستریت بارگای سەرۆکایەتی وەزیران لە بەریتانیا هێنایە دەرەوە. ئەوان کۆ ئەبوونەوە بۆ گفتوگۆی ڕووداوەکانی جیهان یان وەک هەندێک ئەڵێن بۆ قۆستنەوەی ڕووداوەکان لە بەرژەوەندی خۆیان. تاتچەر ئافرەتێکی تند بوو بەرامبەریان لە سەرۆکایەتی وەزیران لابرا لەبەر ڕەتکردنەوەی داوای ڕێکخراوەکە بە چوونی بەریتانیا بۆ نێو یەکێتی ئەوروپا. یەکێکی تریان هێنا بە ناوی
تۆنی بلێر و کردیانە سەرۆک وەزیران تاکو ئەوە جێبەجێ بکە کە ئەندامانی ڕێکخراوە نهێنیەکە پشتیوانانی سیستەمی نوێی جیهانی بڕیاریان لێداوە. لە ڕاستیدا جیهان هەموو لە دەستی ئەواندایە، یان ئەوان بەنهێنی حکمی جیهانەکەن. چەند سەدەیەکە ئەو سێ ڕێکخراوە بە شێوەیەکی هەماهەنگ کارەکەن بۆ بەدیهێنانی ئامانجگەلێکی دیاریکرا و لەلایەن سەرکردەکانی جیهان یان فەرمانڕەوا نهێنیەکانی جیهانەوە. لەو نێوەندەدا ناوی ڕێکخراو و کەسایەتیەکانە گۆڕێ، بەڵام فکرە و شێوازەکە لە حکومکردنی نهێنیدا گۆڕانی بەسەردانایە. ئامانجی ئاشکرا هەر لە دێر زەمان و لە ڕۆژگاری دیلگرتنی بابلێوە و لەو کاتەوەی تەلمود دانراوە بریتیە لە دەستگرتن بەسەر جیهاندا و پێکێنانی حکومەتێکی جیهانی بە سەرکردایەتی مەسیحی دەجال لە پێناوی باڵادەستی جوولەکە بەسەر غەیری خۆیاندا، گوایە ئەوان گەلی هەڵبژێردراوی خوان. خۆشەویستان، لاڵقەی داهاتوودا درێژەی ئەم کتێبەتان پێشکەشەکەین. هاوڕێمان بن.